بەردەوامین لە گەشتە ڕێمان بەرە وڵاتانی ئەوروپا بەشی شەشەم. ئەم جارەیان سەردانی وڵاتی بۆسنیا و هێرزەگۆڤین دەکەین. بێگومان بەنێو سروشتە جوانەکەیدا تێدەپەڕین. وڵاتێکە کە پڕیەتی لە شاخ و داخ و ڕووبار و بەرزایی و دارستان. بە سروشتە جوانەکەی پێشبڕکێی جوانی سروشتی وڵاتی سویسڕا دەکات. لە ڕێگا زۆر هیلاک و برسی بووین چونکە 18 سەعاتە سیارە لێ دەخڕین بەبێ وەستان، بە دوای چێشتخانە و شوێنێک دەگەڕان کەەوە خواردنیان هەبێ تا کۆتایی گەیشتینە ئەو شوێنە لاچە ئەو بەرخە وەڵا ئەوە بسوڕینەوە لەو مەتامی خۆشتر نابینەوە وا دەسوڕێمەوە ئێ هاو وە بایلەفە چ شەوێ تێدا ببینێ لە ئەوەی دەی عقل نەیگرت لەو پەنایە ئەو مەطعەمە ئەو ناوزەورە دڵنیا بە ئەوە نازم ئەوە دڵنیا بە ئەوە دەرەتایلێر ڕابگری پێویست ناکە بڕۆ پارچی لەوە پارچیان هەیە بە هەلێر باش پارچخوانێ ڕاوسەبابڕاوزیەکە ئەنگلیچکەیەکە گریل ماسیە ناوتە بەرخە دەچین دەپرسین وەڵا نیتیان لۆ لە ئاتیمەوە لەو خواردنێ مێشتی سەری بردین ئێستا ژێر وەڵا نیتیان ئەنگلیلەکە کوژایەوە برایمە شوێنێک هە لا وێنەکەی ڕادیارە بزنی سۆرکراوەیان دانابوو. ئیتر چوونە ژوورەوە ئەلحەقی خواردنەکی بەتامیان هەبوو. بزنیان بۆ سۆر کردبووینەوە بە غەڵوزی. ئیتر دواتر بەڕێکەوتین تا گەیشتینە نێو شاری سەرایڤۆ کە پایتەختی وڵاتی بۆسنیا. ئەگەر حەزدایەکەی دڵاکەم دەربێنم دڵاکەم دەربێنم دەیکەم بە دیارێک سێ بۆ تیرانێرم بۆ تیرانێرم هەیوەی باڵایە باس سەروی بێگێرێ سەروی بێگێرێم خەڵکی کام شاری هەوڵاتی دنەمێرێم هەوڵاتی دنەمێرێم وڵاتی بۆسنیا بەشێک بووە لە وڵاتی یوغزلافیای پێشوو. بێگومان لە 1992 لە ڕیفراندۆمێکدا کە 1998 دانیشتوانەکەی بە بەڵێ دەنجیادا بۆ جیابوونەوە. ئەجینا پێشترێ بەشێک بووە لە وڵاتی یوغزلافیا. ژمارە دانیشتوانەکەی 3.2 ملیۆن کەس دەبێت. ڕووبەرەکەی ڕووبەرێ وڵاتە 51,000 کیلۆمتر چوارگۆشە دەبێت. سێ گەورە شارەکەی ناوی سەرایڤۆیە کە پایتەختەکەیەتی هەروە بانجالوکە و توزلا. بێگومان وڵاتی بۆسنیا بە قودسی ئەوروپا ناوبانجی دەرکردە. قودسی ئەوروپا لەبەرەوەی لەبەر پێکهاتە جیاوازێک ئاینیەکانی ئەم شارە. بۆسنیەکان کە موسڵمانەکان و هەروە سڕبیەکان مەسیحی ئۆرتۆدۆکسن، هەروە کاتۆلیکەکانیان کە بەشێکن لە کڕواتیەکان باڵێن. لە ساڵی 1992 هەتا 95 ئەو ئیتر شەڕەکەی تێدا هەلگیرسا کە نزیکی 100,000 کەسی تێدا کوژرا و سەربرا. ئەو سەرۆکەکەیان کە ناوی سلۆڤۆدا میلۆزۆڤیچ بوو ئیتر تووشیە و ڕووداوە ناخۆشە بوون. ئەوە شاری کۆنی سەرایڤۆیە کۆنەکەیتی هەنار بتخۆم هەنار سەگەر وەرە وەرە شەربەتی هەناری وەرە. یەک بەرداخ بە 7 right دەکات چەند یەکە سێونی وەنیە سیڕۆنی شاری کۆنی سەرایڤۆیەرە شارە کۆنەکەیە ئەی ئەو لای نوێیەکەیتی بەحساب هەمووی فیعەتەوە و ئیتر دیزایانی خانەکانیش فەرقی هەیە لەگەر ئەوتانی ئەو لای
وڵاتی بۆسنیا بەشێک نییە لە ئیتیحادی ئەوروپی بەڵام تەقدیمیان کردبوو لە 2016 تەقدیمیان کرد بۆی ببنە ئەندامی یەکێتی ئەوروپا ئیتر لە 22 قبول کرایە بەڵام بە چەند مەرجێک ئیتر لەبەرەوە ئێستاکە دایانەوە خۆیان بگونجێن لەگەڵ مەرجەکانی بوون بە ئەندامی یەکێتی ئەوروپا ئەمەیان یەکێکە لە کۆنترین مزگەوتەکانی نێو شاری سەرایڤۆ لە داونتاونەکەی کە ناوی غازی خوسرە و بەگا لە ساڵ 1530 دروست کرایە مزگەوتەشی زۆر کۆنە خەڵک دێتن هەم نوێژ لێ دەکە هەمیش تەماشای دەکە دوای گەڕانێکی زۆر هیلاک بووین و لەو کۆفی شۆپەلاماندا و دانیشتی نقاوەیەک و شەربەت و پاخلاوەمان خوارد بێنگ و ناخۆش جەوەکی خۆش بوو لەگەڵ کاکە سەنگەر و کاکە هونەری ئیتر بە شێوەیەکی گشتی خەڵکی بۆسنە لەبەرەوەی لە وڵاتێکی ئەوروپینە بەڵام دابوونەریت و دەستوریان ڕۆژهەڵاتی و ئیسلامیە ئیتر دەتوانین بڵێن تێکەڵەیەکە لە نێو ڕۆژهەڵاتی و ڕۆژ ئاوایی دەتوانین بڵێم 100% دابوونەریتی کولتوریان وەکو خەڵکی تورکیایە. سلام عەلەیکوم بەیانیتان باش. ئێستا لە سەرایڤۆی پایتەختی بۆسنە بەڕێ دەکەوین بۆ گوندەچی 2 سەعاتێک دوورە برادەرەشی دەبینیم ناوی کەنعانە کام لە خۆی فەلاحەتی دەکاتە باچینێ تۆزە بتەمە بە ناو ژیانی سروشت لە خۆشیدا بێنەوە ئەوەی تەسویرشونە دەکەێت کاکە هونەرە ئەمن کاکەونە خۆ عەفیزەت و سەرچەم دوای لە خۆ دێینای کەیف خۆتەوە دوای ئەوەی لە هۆتێلەکە دەرچوین بەڕێکەوتین بۆ ئەو گوندەی کە ئەو هاوڕێیەمی لێیە گوندەکە ناوی ئۆستی کۆلینەیە کە کەوتیتە سەر سنووری نێوان وڵاتی بۆسنە و وڵاتی مۆنتینیگرۆیە کە بە عەرەبیەکە پێی دەڵێن جەبل ئەسود سەرەتا بە هەندێک بەنزینە سارەکەمان بکەین چووکە ڕێگەی دوورمان لە پێشە ناسك سنارك فصلي بحارة شيرين عرايم شريد وكسارة شيرين عرايم شريد وكسارة بوك زي حساه وطلبي هوا وسيبا ندوري عزيز وكامل Yeah, there's a road and right now the stadium. Yeah, this is the stadium. Keep going straight, just straight. Oh, okay, straight, okay. بێگومان تووشی زەحمەتی زۆر هاتین تا دۆزیمانەوە لەبەرەوەی لۆکێشنی نێو GPS-ەکە ئیش ناکاتنەوە شوێنە وایفایەکەش جارجار دەهات و دەبڕا ناچار بەس بە تەلەفۆن یەکترمان دۆزیەوە لە کۆتاییدا دوای 12 ساڵ لێکدابڕان ئەو هاوڕێم دۆزیەوە کە لە ئەمریکا لە ویلایەتی یوتاوە ببووینە هاوڕێ کوڕێکی پڕ لە ئەدەب و لە ئەخلاق و پڕ لە ئیمان باوچێکێک لەو شەهیدانە سەربڕدراوانە بوو کە لە ساڵان 1992 لە سەردەستی سڕبەکان شەهید کرابوو لەگەڵ سەدان هەزاری تر Slow down, Oh, I'm slow down. waving on you. Oh, okay, waving, where are you now? On the left? Look to the left. Look to the left, the left. Okay, برو. Keep going still, keep going. ده ما بيني لو مري. Oh, yes, yeah, I can see you, yes, yes. See me? Yes, Okay, come, my بێگومان کەنعان شێفێکی زۆر پرۆفێشنەڵ و بەناوبانکە ڕۆژانە خواردنی 400 کەسی دروست دەکرد لە ویلایەتی یوتا زوودر پێم گوت کەنعان نانی بەیانیمان نەخواردیا شەوەکەش بە برسێتی ئاتینە ئیتر سەپرایز می بزانە چی بۆ دروست کردینە وكاكا هنا زند لە چێ ڕاگری ڕەشە ڕاگری كاكا هنا لو ذكي هلا السلام عليكم السلام عليكم How are you? See you again. I was thinking about you
again. Alhamdulillah. God. Blessing. bless you. Keep come to the وزوانا من القدر الشيء ده كاكو زراعة خوي وعمود دارو وسوزوات الناو خاني سوزوات. This is Nice place. my little house. The big one is in Sarajevo. Yeah, please come. A camping house. Yeah, weekend. It used to be weekend house. Weekend house. So Weekend house. yes. So the families will be back? I mean, no, every... they come on the weekends. On the Of weekends? the school and Oh, I I see. work in Sarajevo. Yes. Uh-huh. I'm here 24/7 because of the animals, cows. Big house in Sarajevo. Yes. I think No, please. I just want to see. This is not America. See, dear. هاي بقولوا ما داني بابا خلفني ولكن نيلي فوت What do you have? So this is for later tea and coffee outside. That's for tea. Yes, What's these mint, chamomile. So it's I go outside. Don't trust me. I won't poison you. والله هاي بقولوا ما كيكا We just, oh yeah, that's it. What is this? Can I tell us? Soup. زۆر هەوڵم دا یارمەتیدەم لە خواردندانانەکەی بەڵام گوتی ئێرە ئەمریکانیە ئێمە لە شەرقین دەبی ئێوە دانیشن من خزمەتتانکەم بەڕاستی خواردنەی لێ ناو ئیلا ماشەڵا لە زەڵاتە و هەموو شتەکانی تەبعاً خۆماڵی بوو لە شەربەت و زەڵاتەوە و پەتاتە و مریشکێکە و ئیتر نازانم زیاتر وەسفیکەم بەڵام بە تام لە خواردنەکەی بکەین بێگۆ ناخۆش. لا دخان أول شيء خويتي. إيه طبعا لازم ناخذ جواني دا خانة كده وين خانة كده مخربط جدا ها بالكوني شيء. مخربط يصير مرمركة وش ما في. واني من ناري ما وين ده جواني كده وين. ناري مخروري ميلو. لو جواني أري والله ها. هو جود كاك هو جود حسابه. هو شيء وين اللي جوري مرتاح يعني. أتوجه شنو تلقى؟ لو شايف مغسلة كان كتن زوانة. إلا ما شاء الله إلا ما شاء الله لو زوي أو زبي جندي بوسنية. أها بدخون كرباب. دنج يانسن خوش دنك. خوي ليرة طبعا الأمريكا أبو همو والله الأمريكا أبو لقرمن 2000 2019 لسرايف ودانيش هستاوي والكماري هبو ليفروش هذيرة أو أرزا قوري كري ما شاء الله اللي بها وتزوج خوشة إلا ما شاء الله من بنا علياتي ما بقى جوزكي دانا يدير جوزكي نا جوزكي باروكنا توشاك برو جدا زانا برادري منكو ها برادري منكو لقينجو والله برادري مش شو ناس سلام كوجو دنيا هالو دنيتن والله زيادة كاني ديتي كاكا هذا ما يستدرم sugar not good. Squeeze. Because you don't want a sugar. Forget the glasses for water. Please have a sip. We don't need none. Just have a sip.
But it's very good. This is Elber. Yes, you go Yeah. outside. Где тихо-то? And I put some blackberry blackberry. for the color. Yeah. It's very good. Yes. How about the trees, Kenan? Are they Mostly apples and pears. pears? And Balu seviyor ne zaten. You just have fig here, fig. You have it? Yes, but it's sometimes died. Yeah. Yes. We have a cold winter The cold winter. sometimes. مش hot. حاولي ما جعفتي وحشت. اللي درت زي على تصدع. What's the highest temperature in August or in July? Now everything is changed. We Yeah. have less and less snow, but hot summer. That's global. That's globally. Yes. Maximum 100, 105 Fahrenheit. Fahrenheit. It is everything's burned. In 2-3 months, Is it 40? everything will be yellow. I'm Yes, over there. 41 too. Yeah. Sırtılıyor çürüdü. Very hot. سجلوا. Sırtılıyor. 41 in Iraq it's like a spring. لا نقول لك انا مش قهوه Good, والله لا سيزنية. لا ما تقيمة عاد سلوا هرون دي سلوا كنت سلوا لك لما ردناك لنا عرب ناك برام لك لما على مرة كده شنو كنت كنت Here, لا بغداية everything turn yellow, brown. In You have your own well here? Well, in- water? I have 3 waters. Uh-huh. I have the city one from the main city. I see. How you call We it? call it ifras. Yes, Okay. and 2 from the forest, my own. Well. We don't pay them. No, it's Spring? It's from the spring. It's you see the hose. It's Oh one yeah. for the Is it garden. spring or river over there? No, That's it's not river. inside the earth. It's coming like, That's well, kind Yes. of well. and then we put the cement around the roof, and then we connect the. Did you dig it yourself or it's No, naturally out? Naturally out. So that's spring. Naturally out on my Do land. over here. Do canny here. Okay, good you. That's your own. Yes. على on السريع. my- هيك تجي حكون داولين إفراز ريفك إفراز إفراز. Up there, whenever you dig, you'll find. Back to America. No more America. I'm thinking. Do you remember my Iraqi friend Khalaf? Khalaf from America. He back to Iraq. He opened his business, shopping, and he's happy now. He picked up the wife. He can go back to Baghdad, open the business. Situation not good, but he's No, in happy. Iraq the pay is good. Only from the Europa is not good. We're Turkish, with America is a problem, with China, Money. industrial. إن شاء الله أوروبا أمريكا Yes. إن شاء الله. They'll come back. Yeah, it's American. I'm American. Okay, I'm recording now. Yeah, I have passport. Okay. Hold on. Sorry. Let me push on. Oh, But you have green card, no? no, passport. American. ولا بيشرم لي من دربه. Turaosta, green card to No, Turaosta, se va malike, no, green card to pass. Hold on. 1, 2, 3. Go ahead. We're all safe. خد هذا. وش عارض جزاك الله خيرا. ممنونين. كنان. It's very nice to meet you again. My We are pleasure very also. appreciative. Thank you. Thank you. May God help عزيز you. ما عنده Inshallah. صفاصتك. And the You go. German guy. Come Germany. No, If he goes to jail, he goes back you're to visiting to me. He'll bring the barakah to my house. Yeah. Thank you. We you very much. believe, we believe that musafirs, the visitor, Barakat. bring the 8 barakats. Inshallah. They eat 1, 7 stay at home. Yeah. هشتي دنيتش اللي خوي دابا حفت بزيد لي. And I was, When the tourists nach Germany come to me. Nein, Come das to ist- by me, inshallah. inshallah. Well, you never know. See? Yeah. Iraq, why not? You never know. يلا We have a ناخذ. very nice nature. I كنان. know. I want. Check it, I yeah. want to. Inshallah. كنان. Once again, thank you. جزاك الله خيرا. No problem. Thank Very you. nice to see you Thank you again. for Jazakallah. coming. Thank you very much. I wish Okay, you can brother. stay for the sleep. Over. Next time, Thank you, inshallah. next Who time, knows? Yeah. I will give you milk, but No. I understand. Thank not you. good. You give Say a very big hi, salam to your wife and the daughter, inshallah. And I will pass yours to my wife as well. This is yours. Oh, everything in it. Come back. my passport is in there.
No problem. April 13 You is want the me to pack historical. some food for you? Oh, no, we are all good. Yes, okay, Oh, I'll stay. عليه ساكبين يعني أكيد. والله زوج We'll stay in touch. Okay. I want to see where you. I love the tea, كنعان. Oh, do you want me No, to pour it? you have a thermos, but it's full of coffee. I think, never mind. I have food for 2 days. أقول أنا تسانزوانا. تدي كوبنا عليه دينا عليه. نعيش يا تاني وش كده كم جوابي يسلح الترا. أو فيديو أنا تدي مش باش دوايا. أو هم دار سوا. أو شو داري بريتو داري لبو فانا. يلا بابا. I love you too. I love you too. I love you three. You know how to go back to the I think yes, yeah. I think yeah. GPS. GPS. Just a non-shaitan. كنعان. جزاك الله كنعان. السلام عليكم. ما شاء الله نبي. دوای بەسەربردنی کاتێک خۆش لە لای کەنعان بۆسنێ بەجێ دێرین و بەڕێدەکەوین بەرە وڵاتانی مۆنتینیگرۆ و ئەلبانیا و یۆنان لەگەڵمان بن بۆ زنجیرە ڤیدیۆی کۆتایی کاتێک خۆش. بوتو بسوي ماسنية هاتم بشم دريدايا بختيج موافقية ومن خلافي